بەناوی خۆی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لا ڕۆژێکی نوێ و لە کاتژمێر چواری تەواو لە یاریگای پەیام لەگەڵەوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەمەوە. ئەمڕۆژ باس لە ئامادەکاری یاریکی یانەیەکی دیکە دەکەم بۆ وەرزی نوێی خولەکانی تۆپی پێ و بە تایبەتی یانەیە کە لە وەرزی ئەمساڵ وەکو یەکێک لە بەهێزترین بربژێرەکان بۆ بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ خۆی نمایش دەکات. تیپێک کە دوا چانس و دوا هەوڵی خۆی دەدات بۆی کە لە وەرزی ئەمساڵە نازناوی چامپیۆنز لیگ بێنێ بە پێچەوانەوە ئەگەر ئەمساڵ بەو خەونەی نەگا ڕەنگە هەم لەسەر ئاسی ڕاهێنەرایەتی و هەم وەکو حاڵەتی ئەوەی کە ئەو یاریزانەیەکی ئێستا خاوەنێتی بەشێکی زۆریان لەدەست بکات. بۆیە ئەمڕۆ یاریگای پەیام کۆمەڵی بابەتی بۆڵ بژاردون لەوانەش گرێبەستی تایبەتی محەممەد سەلاح کە قسێکی تەواو وەردەگرێت و بە تایبەتی ئەو جوڵانی کەیانەکانی تورکیا دەکەن. لەگەڵ ما بن ئەمڕۆ باسی چی دەکەین؟ ئامادەکارەکانی باری مونیخ بۆ سێم وەرزی لەسەرێک لەگەڵ فێنسنت کۆمپانی. هەرچی بایرن لە وەرزی ئەمساڵدا چییە؟ ئەو گرێبەستانی کراون چین؟ داواکاری کارژێڕی بایرن چییە؟ و دەبێت بایرن لە ماوەی داهاتوو بە چی بگات تا ئەوەی زەنگی سەرکەوتنی فێنسنت کۆمپانی و هەروایانەی باری مونیخ پێکەوە بنووسرێتەوە، چونکە بایرن تا مەزرۆ یاخود تینوە بە چ شتێک. کام ڕایەنەر لە پریمەر لیگ خاوەنی بەرزترین موچەیە؟ ڕێژەیەکمان بۆ ئامادەکردوون کە بەپێی داتا و ئامارەکان ڕانەرانی پرێمەر لیگ خاوەنی زۆرترین موچەن لەسەر تاسەری جیاندا. داتا و ئامارێکی موچەی ڕانەرەکانتان بۆ باس دەکەین و لە زمنی شیاباسی و موچانتان بۆ دەکەین کە بۆ کارە لەوەی کە تۆ دەبینیم ڕانەرە دەچێتە ئەم تیپە یا ڕانەراتیم تیپە وەردەگرێت سەیەکەی تیپەکە لە کاتێکیانێکی گەورەتر داوای کرۆ بەزەمەچێتەوە تیپە بۆ دواترەوە کارێکی دەزان. بۆچی یانەکانی خولی تورکی لەم دوو وەرزەی دواییدا دەستکراوەترن؟ ئەو گۆڕانکاریە چییە کە لە خولی یانەکانی تورکیا ڕووی یاوە تاوە یانەکانی تورکیا بەم دوای دەستکراوەترن؟ و کاری شکستی گواستنەوەی محەممەد سەلاح بۆ بشکتاش چی بووە کە ئێستا نزیکە لەوەی کە بڕیار وایە ئەمشەو بە فڕۆکەیکی تایبەت لێونانەوە بچێتە ترابزۆن و بە پێچوانەوە یاگەرچی نزیک بوو لە بێشکتاش بەڵام پەیوەندی بانێت ترابزۆن سپۆرەوە دەکات و دەچێتە ئەو یانەیە و کۆتا باسیشم باسی دەنگۆکانی مەرکاتۆی ڕۆژە. سەرەتا لە باری مونیخەوە دەست پێ دەکەم. یەک جێڕانەوەتان بۆ کەم لەسەر بایرن و دواتر دەچمە سەر بابەتەکەی خۆم. ئەمە وەکو پێشەکێک لەسەر بایرن. باری مونیخ ئەتوانین بڵین لێستەی تۆپی پێیا بە تایبەتی لە سەدەی 20 گەرچی لە ژمارەی نازناوەکانیان نەگەیشتۆتەوە بە میلان، بەڵام بە حکمی بەردەوامی لە سەرەتای دروستبوونی چامپیۆنز لیگەوانێ بایرن وەکو دووەم باشترین یانەیە لە چامپیۆنز لیگا لە دوای ڕیال مەدرید دادەنرێ، وەکو باشترین یانەی ئەڵمانیا دادەنرێ. ئەڵمانیاش خۆتان زانین وڵاتێکی زلێزە. ناوی بایرن پەیوەستە بە دەستەبەرکردنی نازناوە گەورەکانەوە. واتە کاتێک تۆ باسی باری مونیخەکەی کە باسی دەستکەوتی بایرن دەکەی، واتە ئەم تیپە دەبێت نازناوە گەورەکان بەرێتەوە، واتە لەسەر ئاسی ئەوروپا بچێتە ترۆپکاوانێ، نەک لەسەر ئاسی ئەڵمانیا بچێتە ترۆپکاوانێ. بۆیە هەمیشە هەڵسەنگاندن بۆ بایرن لەگەڵ ئەنشلۆتی بێ، لەگەڵ گواردیۆلا بێ، لەگەڵ تۆخێڵ بێ، لەگەڵ کۆمپانی بێ، لەگەڵ هەر ناوێکا بێ، هەڵسەنگاندن و گەورەی بایرن بەو دەقە قیاسەکرێ، بەو دەقە پێوەردەکرێ کە ئەم تیپە لە چامپیۆنز لیگا ئامانجەکەی پێکێ و ببێتە پاڵەوانی ئەوروپا و جیان. هەڵسەنگاندن بۆ بایرن بەم جۆرە دەکرێت، نەک لە سەراسی ئەڵمانیا دەکرێت. و لە ماوەی ڕابردوش بە تایبەتی لە سەدەی 20ەکە بایرن یەکێک بۆ لە دامەزراوترین تیپەکان، یەکێک بۆ لە بەهێزترین تیپەکان کە هەمیشە خاوەنی یاریزانی کواڵەتی بەرز بووە، هەمیشە ڕانەرە باشەکان سەرکردایەتیان کردوون و لە ڕووی دارایی ئەوانێ ئەم تیپە هیچ کاتێک تووشی قەیرانی گەورە نهاتووە، هیچ کاتێک تووشی قەرز نهاتووە، هەمیشە سپۆنسەرەکان خزمەتێکی گەورەیان بۆ بایرن کردووە. بەڵام بەوردبوونەوە لە ئەنجامەکانی بایرن لە سەدەی 21دا دەرەنجامەکان ئەوەی کە ڕووی داوە لە بایرن پێمان دەڵێت بایرن ئەم کارەی نەکردووە. بۆیە ئەمە پێشەکێ بوو لەسەر بایرن کە بۆتان ڕوونکەمەوەلەوەی کە ئەمە تەنها لەسەر کۆمپانی نیە، چونکە ئێستا کە بەوردی دەچمە سەر کۆمپانی ڕەنگە لە کۆمەڵی خاڵدا ڕخنەی ئاراستە بکرێت، بەڵام بابزان ئەمە بۆ سەدەی 21 بایرنە و دواتر ئێستا دەچینە سەر سێم وەرزی کارکردنی فێنسنت کۆمپانی. بایرن و ئامادەکارەکانی بۆ وەرزی نوێ بابەتی یەکەممان دەست پێ دەکەین. طبعاً وەکو ئامانجی سەرەکی بایرن کە ئێمە قسەی لەسەر دەکەین، بەڵە سەرەتا لە کۆمپانیەوە دەست پێ دەکەین ئەرچی کۆمپانی لە بەدیێنانی خەونی باڤارەکان. خەونی باڤارەکان چییە؟ خەونی باڤارەکان جارێکی تر
کردنەوەی بایرنە بە پاڵەوانی ئەوروپا جارێکی تر بایرم چێتەوە لوتکەی یانەکانی ئەوروپا بێتەوە پاڵەوانی گیان و نازناوەکانی ئاوتا کاتەوە لەگەڵ میلاندا و بچێت بەرەو وی یانانەی کەیتر ینی بەرەو ڕکابەری ڕیال مەدرید هەنگاو بنێ چونکە ئێستا بایرن ئەبوایە هاوشانی ڕیال مەدرید لە ڕکابەری بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ بووە نەک ئاوا بەو جۆرە دواکەوت بە سیرکەن دوهەمین چامپیۆنز لیگی میلان کە بردوێتی لە ساڵی 2007 دا بردوێتی باشە ئەزیزانم دوهەمین چامپیۆنز لیگ کە میلان بردوێتی لە ساڵی 2007 بردوێتی و لە سەدەی 20 میلان وەکوی کە هاتووە دوو چامپیۆنز لیگی بردوێتەوە لە کاتێکام تیپە تا 2007 لە ڕکابەریامەوە دوای 2007 دەستێرەکانی فرۆشتن بەڵام هێندەی ینی یەک نازناو کەمتری بایرنی هێناوە لە سەدەی 20 یەک نازناو کەمتری هێناوە بایرن 2001 بردووە 2013 بردووە و 2020 بردووە لە کاتێکدا بایرن کاریگەریی تۆکمە میلان خۆتان دەزانن ئەو بۆ ماوەی نزیکەی 15 ساڵە ناوی لە ناواندا نەماوە لەبەرەوەی ئەسێرەکان ڕوو لەم تیپە ناکەن ئەم تیپە هەر ڕۆژۆ بە دەزیەکێکەوە پێشانی بعد بەرحاڵ ئەرکی کۆمپانی لە بەدیێنانی خەونی باڤارەکان ئۆتۆماتیکی خەونی باڤارەکان وازە حەڕوونە بایرنە لەسەر لوتکەی ئەوروپا بایرنە لە بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ بایرنە لە بردنەوەی تاوی نازناو ئەوروپیەکان کۆمپانی لە هاوینی 2024 پاش تۆماس تۆخێڵ پۆستی ڕانەرایەتی باری مونیخی وەرگرت لە کاتێکدا کۆمپانی پێشتر ڕانەرایەتی ینی بەرنلی کردبوو و بەرنلی ئەو تیپە بوو کە لە پریمەر لیگا بەشداری کرد کۆمپانی خۆی سەری خست بۆ پریمەر لیگ وار خۆشی کە لە پریمەر لیگا بەشداری کرد بە دۆخێکی خراپەوە دابەزینەوە بۆ شامپیۆنشیپ بەڵام سەرباقی لەگەڵ تیپەکە دابەزی بایرن هات وەک دەوترێت بە پێی جێڕانەوەکان لەسەر گفتوگۆکردنیان لەگەڵ گواردیۆلا بڕیاریان ناو ڤینسنت کۆمپانی بکەنە ڕانەری تیپەکەیان لە هاوینی 2024 کۆمپانی بۆ ڕانەری بایرن کە و کاتە ڕەخنێکی زۆریش لە کاریگەڕی بایرن گیرا بەڵام کاریگەڕی بایرن بڕیاریاندا لەسەرم بکە بڕیارێکی دروستیان دابێ هەر لە وەرزی یەکەمیان نازناوی بۆنسلیگای دەستەبەر کرد لە وەرزی دووەم کۆمپانی کۆنتڕۆلی نازناوەکانی ئەڵمانیای کرد بۆنسلیگا و لیگە پوکاڵ وارووا سوپەری ئەڵمانیشی دەستەبەر کرد هەر سێ نازناوەکەی بردەوانێ و لە چامپیۆنز لیگیش لەسەر دەستی پاریس سەن ژەرمان ماڵاوی کرد کە دوایی لە وەردەکارەکانە زیاتر دەچینە سەری لە وەرزی سێیەم کە دەکاتە 2026 بۆ 2027 پرسیارێ دانراوە ئەرکی کۆمپانی لە بەدیێنانی خەونی باڤارەکان وازەحە مۆڵامە پێویست بە موجامەلە ناکە پێویست بۆ ناکە خۆت لەرلا ڕێدلا بدەیت ئەم ساڵ بایرن میونخ دەبێت بگاتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ دەبێت یاری کۆتایی چامپیۆنز لیگ ئەنجامدا بایرن دەبێت نازناوی چامپیۆنز لیگ بێتەوە ئەگەر تۆ تەوێ بڵێ من 2 ساڵە لەم تیپەیە کارەکەم و دیاریزانم هێناوە یاریی جوانەکەم و ئاسێکی بەرز پێشکەشەکەم ئەرکەکەت چییە لە کۆتاییدا ئەرکەکەت ئیلا دەسەبەرکردنی نازناوی چامپیۆنز لیگە بۆ ئەمە من داوای ناکەم ئەمە هاندەرانی بایرن داوایەکە ئەمە کارگێڕی بایرن میونخ داوایەکە چونکە پرۆژە کە بنیاد نراوە بۆ بنیاد نراوە کە تۆ بە خەونەکانت بکەیت گرافیکی دواتر لەسەر کۆمپانی تەمەنی ئەم ڕانەرە تەمەنی 40 ساڵە کۆتایی گرێبەستەکەی لاوینی 2029 کۆتایی دێت کە ئەمە پێشتر بۆی تازەکرایوانەیە نا بەم جۆرە نەبوو وە ساڵانەی 8 میلیۆن یۆرۆ لە بایرن میونخ وەردەگرێت و شێوازی یاریکردنی شێوازێکی یاریکردنی سەردەمیانەی ئێستای تۆپی پێ کە زۆربەی ڕانەرەکان لەسەر پلانی 4-2-3-1 داڕشتەکەی خۆیان داڕژن ئەمە سەبارەت بە ڤینسنت کۆمپانی گرافیکی دواتر باش سێریکەن بەشکە بزانیت کە ماڵین کۆمپانی ئیشەکان بۆ بایرن بکە با بزانی چی کراوە لە بایرنە ئەم گرێبەستانەی کە بۆ کۆمپانی کراون لەگەڵەوەی بایرن خۆی تیپێکی بێز و تۆکمە بووە خۆی خاوەنی هاریچین بۆ ساڵی پێشەوە لە چوارگۆشەی زێڕینی چامپیۆنز لیگا لەسەر دەستی ڕیال مەدرید ماڵاوای کردو بە سیناریۆیەکی دراماتیکی کاگەر هەڵەی تۆخێڵ نەبووە بایرن بە دوور نەبوو بڕوا بکەن چامپیۆنز لیگی 2024 هی بایرن بووی ڕیال مەدرید نەبوو تۆخێڵ لەگەڵ بایرنا دەبوو پاڵەوانی چامپیۆنز لیگ بەڵام خۆی هەرو غەڵەتەی کە لەم مۆندیالەیە لەگەڵ ئینگلتەرا کردی چوو هێرشبەرەکانی بردە دەرەوە هاتەوە دوا و یارەکەی تەسلیم کرد بە ئەرژەنتین هەمان سیناریۆی کرد لەگەڵ ڕیال مەدریدە هات باڵەکانی بردە دەرەوە نێوزەختی لەسەر ڕیال مەدرید نێژوای کرد خۆسێلۆ لێیان بوو بە میسی 2 گۆڵی لێ کرد و ماڵاوای کرد
ئەگنا لە یاری کۆتاییشە ڕوبەڕووی دۆرتمۆندە بۆوانێ جیاوازی نێوان دۆرتمۆند و بایرن بۆ بوو بایرن هەر دەرفەتی سەرکەوتنی زیاتر بوو چامپیۆنز لیگی 24ی بایرن بوو واتە بایرن تیپێکی خراپ نەبوو کە کۆمپانیاتۆتە سەری و بایرن خودی خۆشی لە ناگلیسمانی تێکگا ئەگنا ڕنگ بۆر لەگەڵ ناگلیسمانە بایرن چامپیۆنز لیگی بەوردایەتوانێ بەڵام دوای کردیان بە تۆخەڵ و دواترا بۆ کۆمپانی بۆیە تێبگەل لەم قسەیە لەوەی کە بایرن هەر تیپێکی بێز و ڕکابەری بردنەوەی نازداوی چامپیۆنز لیگ بۆ جێدەست ئەوە نییە تۆ ئەم تیپە بڵێ وامن نەخێر ئەم تیپار خۆی بەهێز بووە ئەم تیپە خۆی باڵەوانی بۆندسلیگە بووە ئەم تیپار خۆی چۆتە چوارگۆشەی زێڕینی چامپیۆنز لیگ تو ئێستا وا لێکردووە نەچوویتە چوارگۆشەی زێڕینی چامپیۆنز لیگ ئێستا چمە وردەکاری هەر خۆشی یاریزانی بێزی پێ بووە ئەمە جگەلەوەی کە ئەم تیپە خاوەنی کۆمەڵێگە سێرەی زۆر باشە لەگەڵ کۆمپانیا گرێبەستی میکال ئۆلیسێ لە کریستال پالاس واژووکرا گواستنەوەی پاڵینا لە فولهامەوە بۆ ڕێزەکانی بایرن واژوو کرا گواستنەوەی ئیتۆ یابانی و گواستنەوەی ئۆربیکی گۆڵچی وارووا گواستنەوەی ڕیان زاراگۆزای ئیسپانی کە بە یەکێک لە ئەستێرە لاوە دەرکەوتەکانی ئیسپانیادانا ئەمە هەموو گرێبەستانە بوون کە لە وەرزی یەکەمی کۆمپانیدا واژووگران جگە لە پارێزگاریکردن لە ئەستێرەکانی بایرن چونکە بایرن ئەستێرەی خۆی نەفرۆشتووە گرافیکی دواتر گرێبەستەکانی وەرزی دووەمی کۆمپانی چی بوون لویس دیاس لە لیڤەرپوڵ ئەوانێ بەرامبەر بە 7 ملیۆن هات بۆ بێزکردنی هێزی باڵەکەی لە پاش ڕۆشتنی سانێ چونکە ئەوی کە ڕۆشتۆ مۆلەر ڕۆشتۆ لە سەرکەوتنی تەمەنی وە سانێ ڕۆشتووە هێنانی نیکۆلاس جاکسن بۆ بەهێزکردنی هێڵی هێرشبردن هاوشانی هاریکین بەخواستن و هێنانی جۆناسان تالەبار لیڤەرکوزنەوە بە گرێبەستێکی ئازاد ئەمەش کارێکی دیکەی گرێبەستەکانی کۆمپانی بوو کە لەم وەرزەیاندا کۆمپانی توانی نازناوەکانی بۆندسلیگە و لیگە پوکەڵ و سوپەر ئەڵمانیش بێتەوە گرافیکی دواتر کە دواتر دەچمە سەر تەفاسیری بایرن و تەواو قسەی لەسەر دەکەین گرێبەستەکانی ئەم هاوینە تاکو ئێستا بایرن دوو گرێبەستی کردووە ئەستێرە لاوەکەی ئەڵمانیا براون کە لە مۆندیالدا دەرکەوت بەرامبەر بە 50 ملیۆن یۆڕۆ هاتۆتە ڕێزەکانی بایرن کەمەش بۆ تۆکمەکردی کا خۆتان زان ئەم یاریزانە هەم لە باڵی هێرشبەری توانێت یاریکە هەم لە باڵەکانی بەرگریژە توانێت یاریکە و گواستنەوەی ئیسماعیل سایباری لانی پیسفیان دۆڤنەوە بەرامبەر بە 50 ملیۆن یۆڕۆ ئەم دوو گرێبەستەیە کە لاوینی ئەم ساڵدا بایرن کردوێتی و ئەو دوو گرێبەستەیە کە فینسنت کۆمپانی بڕوای وایە کە تیپەکەی تەواو تۆکمە دەبێت بۆ دەستەبەرکردنی نازناوەکانی چامپیۆنز لیگ یاخود نازناوی چامپیۆنز لیگ پێما بێ گرافیکێکی دیکەشمان ماوە لە سەرەما ئەمە دواتر کە قسەی لەسەر دەکەم باجارە لەسەرم دوو گرێبەستە بۆسم بۆ هاوینی ئەم ساڵ طبعا سێمەوە لای ئەم بابەتە بە تەواتی بۆتان ڕوونەکەمەوە بۆ هاوینی ئەم ساڵ بایرن دەستێر سەرپەرشتی فینسنت کۆمپانی بە ئەنجامدانی دوو گرێبەست کە براون و ئیسماعیل سایبارین پێی وایە تیپەکە تەواو تۆکمەیە و تیپەکەیان تەواو بەهێزە و هەموو نوێکارییان کردو بۆی کە ئەم ساڵ ڕکابەری ڕاستەوخۆکە لە سەر بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ ئەمە قەناعەت و پسپۆڕی بایرنە لەوەی کام نازناوە دەستەبەر بکەن چونکە ئەمان جێدەستی تیپەکەیان هۆکاری شکستەکانی وەرزێت چونکە هەموو تیپێک کاتێک لە کۆتایی وەرز تۆ شکستێنی بە ئامانجەکەت ناگەی کۆبوونەوەی گەنجامە درێت دەستەی هوەریت هەیە دەستەی کارژێڕیت هەیە بەڕێوەری جێبەجێکارت هەیە بەڕێوەری هوەریت هەیە هەموو ئەمانە کۆبیتەوانێ هۆکارەکانی شکستت دەخەیتە ڕوو و شوێن برینەکانت یا ئەو شوێنانی کە بۆشیتیە دەستنیشانیەکەی بۆی کە پڕی بکەیتوانێ هەمیشە بەم جۆرەیەکی وەکوم پێشتریش بابەتەکەم بۆ ڕوونکردنانێ وەرزی یەکەمم گرێبەستانە کراوە وەرزی دووەمم گرێبەستانە کراوە وەرزی سێمیش بۆی کە بایرن بە ئامانجەکەی بکە ئەم دوو گرێبەستە کراوە کە دواتر من دەچمە سەرورتەکانی سێریکەن ئامانجی سەرەکی بایرن لە وەرزی ئەم ساڵە پێویست بە خۆڵ خەڵەتانن ناکە ئامانجێکی وازحە بایرن دەیەوێت نازناوی چامپیۆنز لیگ دەستەبەرکە وەکوی لەوێنەکە تا دیارە کە هانز فلیک دوهەمین ڕایەنەرە کە نازناوی چامپیۆنز لیگی بۆ بایرن میونخ بردوتەوە نازناوەکەی کۆرۆنایە کە یارەکان بوون بەنجامدانی یەکیاری و بایرن ئیستیغلال ئەمەی کرد لە وڵاتی پرتوگال ئەم نازناوی بۆ خۆی دەستەبەر کرد و کۆمەڵ ئەنجامی باشێنە کە لە یاری کۆتاییشدا بە گۆڵێکی بێوڵام لە پاری سەن جەرمانی بردەوە بایرن لەگەڵ کۆمپانیدا طبعاً پێم وتن پێش کۆمپانی بایرن لە قۆناغی چوارگۆشەی زێڕینی چامپیۆنز لیگ بەرامبەر بە ڕیال مەدریدی ئەنشلۆتی لە دوا ساتەکاندا بە دوو گۆڵ بەرامبەر بە گۆڵێک شکستی خوار و خودی تۆخێڵۆکاری و شکستە بوو بەسەر بایرندا هات ئەگنا و بایرنە بۆ پاڵەوانی چامپیۆنز لیگ بەشداریە کرد کە یەکەم وەرزیاری چی بوو
لە وەرزی یەکەمی کۆمپانی وەرزی 2024 بۆ 2025 بایرن گەشتە چارێکی کۆتایی چامپیۆنز لیگ لە نێو یاریگای ئالیانز ئەرێنا ڕوبەڕوویانەی ئینتەر میلان بوو. ئەم یاری بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک دۆڕان. بایرن تیپێک بوو کۆنتترۆلی 100% یاریەکەی کرد، کۆنتترۆلی تەواوی یاریەکەی کرد، زۆرترین هەلی گۆڵتۆمارکردنی دروست کرد. بەڵام تێبگەن لە قسەکانی من، بەڵام بە ئاسانترین شێوە گۆڵی لەسەر تۆمار دەکرا وە کاتێکیش هاتە ناو جۆسێپی میاتسا ئەنجامەکەی هێنایەوە بایرن گۆڵی تۆمار کرد. بەڵام ئینتەر زۆر بە ئاسانی دەگەیشتەوە سەر گۆڵی بایرن وەکەی بیویستایە گۆڵی تۆمارە کرد. لە کۆتاییدا هەنگاوێک خراپتر لە وەرزی پێشووتریان ئەم جاریان نەگەیشتنەوە 4 گۆشەی زێڕین بەڵکو هەر لە چارێکی کۆتایی بە 4 گۆڵ بەرامبەر بە 3 گۆڵ ماڵاواییان کرد و نەیانتوانی ئەو تیپە بن کە بگەنە قۆناغی 4 گۆشەی زێڕین و لەسەر دەستی ئینتەر میلان بەم جۆرە ماڵاواییان لە یارەکانی چامپیۆنز لیگ کرد. لە وەرزی 2025 بۆ 2026 بایرن گەیشتەوە نیوەی کۆتایی. طبعاً چارێکی کۆتایی بایرن لە ڕیال مەدریدی بە قۆناغی 16 لە ئەتڵانتای بردەوە، قۆناغی چارێکی کۆتایی لە ڕیال مەدریدی بردەوانێ کاردویارەکەی لە ڕیال مەدرید بردەوە. لە قۆناغی 4 گۆشەی زێڕین ڕوبەڕووی یانەی پاریس سەن ژەرمان بووە. سیرکە عینن حاڵەت عینن غەڵەت من بۆتان دووبارەکەمەوە عینن غەڵەتان بۆ دووبارەکەمەوە. بایرن ڕوبەڕووی پاریس سەن ژەرمان بۆ لە قۆناغی نیوەی کۆتایی. بایرن گۆڵی دەستپێکی تۆمار کرد. بەڵام ئەم تیپە کەی بڕکابەرەکەی بێوێ گۆڵی لەسەر تۆمارەکە. بایرن 2 گۆڵی لەسەر تۆمار کرا. ئەنجامەکەی هێنایەوانێ دووبارە پاریس گۆڵی تۆمار کرد. جێمی دۆمی دەست پێ کرد بە ئاسانترین شێوە گۆڵ لەسەر ئەم تیپە تۆمار کرا. یارەکەی جێڕایەوانێ بۆ نزیک بوو لەوەی یارەکە یەکسان بێتەوە بەڵام بۆ جۆرە بە کۆتات چوونە ناو ئالیانز ئەرێنا زۆر بە ئاسانی هەر لە خولەکەکانی سەرەتا بایرن گۆڵی لەسەر تۆمار کرا و لە کۆی گشتی سەر ڕای پێشکەشکردنی ئاستێکی بەرز سەر ڕای ئاستێکی ناوازە بایرن بە ئەنجامی 6 گۆڵ بەرامبەر بە 5 گۆڵ بەرامبەر بە پاریس سەن ژەرمان لە نیوەی کۆتایی شکستی خوارد ماڵاوایی لە چامپیۆنز لیگ کرد. وە کۆتا جاریشکەم تیپە بۆتە پاڵەوانەوە تا ساڵی کۆرۆناکە بوو کە 2019 بۆ 2020 لەگەڵ هانزی فلیکا بوونە پاڵەوان. خۆجوان لەو شیکاریە تێگەیشتن کە بۆ 2 ساڵی ڕابردووی بایرن کردن. شتێکی ناڕوونی تایە، شتەکان زۆر وازەحن. تۆ بە هۆکاریەوە لە چامپیۆنز لیگ دەرەکەی بۆ دەرناکری کە گۆڵ ناکەی. بە هۆکاریەوە دەردەکەی بە ئاسانی گۆڵت لەسەر تۆمار دەکرێت. کێشەی تۆ ئاسان گۆڵ تۆمارکردنە لەسرت. تۆ 90 خولە کۆنتترۆڵی یاریەکەی تۆ لە شێوازی یاریکردنای کێشت نییە. لە ڕووی تەطبیقی پلان جێبەجێکردنەوە کێشت نییە. لە ڕووی تەوزیفەوە کێشت هەیە. تەوزیف یعنی ڕێخستنی یاریزانەکان تەنزیمی یاریزانەکان تۆ لەم ڕۆی کێشە دەیە کاکە. تۆ ئەتوانی گۆڵ بکەی، ئەتوانی لە یاریەکە زیاد لە 2 گۆڵ بکەی، ئێستێرەکان ئەتوان زیاد لە 2 گۆڵ بکەن. بەڵام تۆ ناتوانی بەرگری بکەی. نازانی چۆن بەرگری لە گۆڵەکەت بکەی. کە دوور نەبوو بایرن ئەگەر ئەو تەڕتەی کامافینگان نەبووە هەر لە بەرامبەر ڕیال مەدریددا دەرکرا لە ناو ئالیانز ئەرێنا. تۆ تیپی ڕکابەرکەی بێ بۆ جۆرە گۆڵت لەسەر تۆمارەکە. 2 وەرزی ڕابردووش کاتێک لە چامپیۆنز لیگە ئەنجامت باش نەبووە هۆکارەکە دەمە بووە کاکە. قۆناغێکیان 6 گۆڵت لێ کراوە، قۆناغێکیان 4 گۆڵت لێ کراوە بە 2 یاری. و لە دوڕووی شێواز یاریکردنەوە لە هەردوو یارەکە تۆ لە ڕکابەرەکانت باشتر بووی. کەواتە ئەم شتە زۆر وازە. ئێمە چیمانێ؟ ئێمە نوێکردنەوەمان لە هێڵی بەرگریەوێ. ئێمە نوێکردنەوەمان لە گۆڵپارێزەوێ کاکە. مانوێل نوێر ساڵی 2014 کاکە ساڵی 2016 ئەلەم 6 ساڵەدا یەکێک بوو لە بەرە بێسترین گۆڵپارێزەکانی جیان. گۆڵپارێزێکی نمونەیی، گۆڵپارێزێکی دانسخە، گۆڵپارێزێکی شاس. بەس کاکە ئێستا ساڵی 2026 ئێمە وەرزی 2026 بۆ 2027.
ئەمە 11 ساڵەوە 2016مان تێپەڕانوە کاک بەرەوە وارڕێک تۆ ئێستش پێ دوایە مانوێل نوێر باشترین گۆڵپارێزە پارێزگاری لە گۆڵەکە دەکات تا ئێستش نەوتوانیوە بەدی لێ بۆ مانوێل نوێر بینی کوا نوێکردنەوەی هێڵی بەرگری کوا نوێکردنەوەی کیمیچ یعنی ئەستێرەیەکی لاو دێناوە پاڤلۆڤیچ هێناوتە ئیرتیکاس داونەوە لە پاڵ کیمیچە تۆ لاوێکی بێزمونە دێناوە لە پاڵ دانەیەکە کە تەواو بووە تەواو بووە یعنی کیمیچ یاریکردنی کۆتایە تۆ کاکەیتە سەردەمێ بوو ڕۆی بایرن زۆر وازەحە کە پێویستی بە چییە بایرن پێویستی بە تۆکمەکردنی هێڵی بەرگریە پێویستی بە تۆکمەکردنی لایەنی بەرگریەکەیەتی ئەگەر بەم جۆرەش تۆکمە ناکرێ پێویستی بە تەوزیفکردنی لایەنی بەرگریە ئەرێک دابەشکردن تەبعا من زۆر پێداگرم لەسەرم ئەرێک دابەشکردن سەیریکەن زۆر کەس دەڵێ چی ئیسپانیاتان بینی لە مۆندیالی 2026 خۆ ئاستی پاوکۆبارسیتان بینی تاوان من چەناوڕێ گاڵتیان پێکردم هەر لە منداڵیە ستایشی کۆبارسیم کرد وتم شێوازی ڕۆشتنی ئەم یاریزانە بۆ تۆپ بیری یاریزانی گەورە مەخاتەوە چونکە چوونی جەریئەکەی زۆر جیاواز بوو ئیترۆ بوو کۆبارسی لە وەرزی ڕابردووتر ئاسی تۆزە دابەزی هەروەکو گاڵتە پێکردنێک پیانەوتمەوە کۆبارسی کوا وەسفی کۆبارسی وتمێ سەر سوورم لەسێ لەبەرم دیفاعی چاکە پەیوەندی بە ئەرێک دابەشکردنەوەیە لویس دی لافیۆنتی لە هانزفلیک جوانتر ئەرکی بەرگری دابەشەکە پێت ناخۆش نەبێ کاک هەروایە بەم جۆرێ هانزفلیک توانای دابەشکردنی ئەرکی بەرگری وەکو پێویست نییە وەکو دیلافیۆنتی دەزانێت چۆن ئەرکەکە دابشکە هاتووە بە من دەڵێ چی ئەڵێ کۆبارسی لە مۆندیال لە ئاسێکی بەرزی پێشکەشی ئیسپانیا بوونە پاڵەوانی بەڵام نایەیت بڵیت لاپۆرتێکی بە ئەزمون لەبەرە و تەنزیمەی کە دیلافیۆنتی بۆی داڕشتون کە چۆن بەرگری جێبەجێ بکەن بەرگریەکی 15 مەتر بە جێهێشتووی لەوەی هوجوم بڕوا من تووشی کارتی سوور بووم ئەمە نا ئەمە پەیوەندی بە ئەرێک دابەشکردنی ڕاهێنەرەوە هەیە هەر ئەم کۆبارسیەیە کە لە بەرشەلۆنەیە ئەبێتە مای ڕەخنە کارتی سوور وەرەگرێ کاکە بێتەوە کاری دەرکردنی بەرشەلۆنە بەرشەلۆنەدا بینی بەرامبەر ئەتلێتیکۆ مەدرید بۆی چێوە دەرکرا کە ڕیمۆنتاداکەی کرد بۆی کۆبارسیەوە دەرکرا کارتی سووری وەرگرت وازەحە ئەی ئیسپانیا بۆی چێوە بۆ پاڵان باوەڵای ئیسپانیا بۆی کۆبارسیەوە بۆ پاڵان ئێدە تێ بگە ئەمە چییە خەلەتەکە کۆپارسی نییە ئەگەر بایرنیش کەرەسەکانی یاریزانەکان بەرگری کاکۆپی ئەرکەکەی کە کۆمپانی دابەشەکە کێشەیتیە ئێمە پێویستمان بەو ئەرێک دابەشکردنەیە کە دەدرێت بە بەرگری کارەکان من دەچمە ناو بەرگری کارێکی سیبیم ئەرکەکەم چییە ڕایەنەر چی پێ سپاردوم و چی بە هاوڕێکەشم سپاردووە ئەزانی بۆچی ئەمە کاکە لە بایرنا باڵەکان دوو باڵی بەرگری بیریان لای هێرشبەریە بڕۆ ناوکاری هێرشبەر کرد لە بەرشەلۆنە شاوایە دە لە ئیسپانیا زانی چۆن بوو دابەش بوو کاتێ پۆرۆ سەرەکە و کۆکۆریا مایەوانێ کاتێک کۆکۆریا سەرەکە و پۆرۆ مایەوانێ و پێویست نەبوو موتۆپێ کۆکۆریا و پۆرۆ دابەزن ئەرکەکاندا جگە لەوە ئیرتیکازێکم داناوە ڕۆدریم داناوە ڕۆدری وەکو سیبیەک ڕۆڵی چی بژێرە ئەگەر پۆرۆ کۆکۆریاش پێکەوە سەرکەوتن من ڕۆدری وەکو دڵی بەرگری وەکو سیبی پشتی پێبەستمە و کاتە لاپۆر دەکەم بە باڵێک و کۆبارسیژەکەم بە باڵێک باشەکان بەم ئەرک دابەش بوونە دابەش بوون نەگەوەی دانیشم بە عەشوایی بە حەو یاریزانی خۆم هێرش بەرم بە 8 یاریزانی هێرش بەرم ئەمە بێتە لایەنی عەشوایی چونکە بۆ تۆ مهاجمێ لەسەرت گۆڵە یاری کە لێت ئاڵۆزەبی ئەوەی گۆڵت لەسەر تۆمارەکرێ لەبەرەوە کۆی گشتی بابەتەکەی بایرن یعنی تێبگەوە بۆی باسی و بابەتی کۆبارسیشم بۆکردن بەشکە تێبگەی لەوەی کە چەندە شێواز یاریکردن گرنگە ئەوەندە ئەرێک دابەشکردنی ڕانەر بۆ یاریزانەکان گرنگە یاریزانێک کە خراپ ئەبێ بەشێکی خراپەکە خۆتی بەڵام بەشێکی زۆری ئەو ئەرکەیە کە ڕاهێنەرەکە پێی سپاردووە کۆبارسی کە لە بەرشەلۆنە بە خراپ دەردەکەوێ هانزفلیگەم ئەرکەی پێیاوە ئەمە ئەرکە بەم جۆرە جێبەجێکێ کۆبارسی کە لە ئیسپانیا باشە بێ دیلافیۆنتی و ئەرکەی پێداوە و دابەشبوونی یاریزانەکانی بەم جۆرە کردووە بە نمونە لای دیلافیۆنتی گۆڵپارێزیش گرنگە بەرگریکاریش گرنگە ناوەندیش گرنگە هێرشبەریش گرنگە بەڕام ڕەنگە لای هانزفلیگ یا لای کۆمپانی تەنها لایانی هێرشبەری گرنگ بە و تەنها ئەوان یەخشەش لەسەر و بیرۆکەیە بن کە بڵێ من لە یاریەکە 4 گۆڵەکەم با 3 گۆڵم لێ بکرێ من نەرەی بەمەوە بەڵام خۆی پێچەوانەکەی ڕۆیە کاتێ تۆ ناتوانانی 3 گۆڵەکە بێتی بەرامبەر 4 گۆڵەکە لێکاتۆرە دۆڕێ
ئەمە بابەتەکە کێشەکەی و ئەمە کێشە گەورەکەی بارنە بۆیە وەک باسم کرد ئامانجی سەرەکی بایرن چامپیۆنز لیگە بەڵام بایرن تاوکو ێستا نوێکاری لە هێڵی بەرگری ئەنجام نەداوە و چاوەڕێ دەکرێت تا کۆتایی مەرکاتۆ و بایرن لە هیچ شتێکیشی کەم نییە کە ڕکابەری سەر جەمیانەکان کا بۆ بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگی وەرزی ئەمساڵ و بگرە لە زۆریانەش لە پێشترە لە ڕووی پڕی یاریزان و لە ڕووی پڕکواڵەتی یاریزانەوە لە تیپەکەیە بەڵام ئەوە کەوتۆتۆ سەر ئەو سەرپەرشتیاری کە چۆنە یاریزانانە بەکارێنێ و چۆن نتوانێت سوودیان لێوە بێت چونکە لە ئێستادا بەهێزترین با هێرشبەرەکان لە لای باریمنیخەوە کە دوامین گرێ بەستەکانیش اسماعیل سەیباری و براونیش وەکو ئاستی تاک لە ئەڵما لە مۆندیالی ڕابردوو بە ئاستێکی زۆر بەرزەوە دەرکەوت ئەمە قسەکردنی منە لەسەر بایرن وە سێم ساڵی کارکردنی کۆمپانی و پێم وایە هێشتا کۆمپانی نەیتوانی و شوێنبرینەکانی خۆی بە تەواوەتی ساڕێژ بێت بابەتێکی دیکەمان هەیە لەسەر ڕاهێنەران زۆر کەس دەپرسێت لەسەر ڕاهێنەران وەڵا ئەم ڕاهێنەرە میلان داوای کردیا بۆ نمونە ئینتەر داوای کرد بەڵام ئەو ڕەفزی کرد چوو بوو بە ڕاهێنەری برایتن ئەمە بە نمونە پێتەڵە دۆرتمۆند داوای فلانە ڕاهێنەرێکی بەڵام ئەم چوو بوو بە ڕاهێنەری ئیپسویچ تاون یا بوو بە ڕاهێنەری نۆتینگهام فۆرست بۆ تەبعەن ئەمە نهێنیی گەورەی لە پشتێ ئەویش ئەوەیە کە ڕاهێنەری تیپەکان لە پریمەر لیگە زۆرترین موچیان پێدەدرێ و زۆرترین پارەیان پێدەدرێ ئەمە ژوای کردووە کە کارکردن لە ئینگلتەرا بۆ تیپەکان بۆ ڕاهێنەرەکان باشتر بێت و تەنانەت ئەم گرێبەستانەی کامان واژوویەکەن دوای لە قەرەبوشتەکەشە سوودێکی مادی زیاتر وەردەگرن و لە ڕووی ناوهێنان و ناوبانگیشەوە تاوان هەر لە پریمەر لیگە قەدرێکی گەورەتر و زیاتریان لێدەگرێت موچەیەکی خەیاڵی ڕاهێنەرانی پریمەر لیگ بە پاوەند طبعاً ئەم ڕاهێنەرانە موچەیەکی زۆر گەورە وەردەگرن بۆ ئێمەرکەکانیان جێبەجێکن خاوەنی زۆرترین موچەی کاری ڕاهێنەراتی لە ئینگلتەرا کێیە میکێل ئارتیتایە کە 15 ملیۆن پاوەند دانی ئەرسناڵ وەردەگرێت کە وەرزی ڕابردووش نازناوی پرێمەر لیگی بۆ بردوێتەوە دووەم خاوەنی بەرزترین موچە ئۆلیڤەر گلاسنەر طبعاً گلاسنەر خۆتانزان وەرزی پێشوو ڕاهێنەری کریستال پاڵاس بوو کە توانی کۆنفرانس لیگی بۆ بێتەوە پێشتریش کاسی ئیتیحاد ئینگلیزی بردەوە گلاسنەر لە گفتوگۆیەکی چڕوپڕا بوو لەگەڵ میلانە میلان یەکێک لەو ڕاهێنەرانەی کە داینا بوو ئەرچی ڕاهێنەراتی تیپەکەی پێ بسپێرە لە وەرزی داهاتوودا و پاش لابردنیە لەگری ئەم ئۆلیڤەر گلاسنەرە بوو کە پێشتریش نازناوی ئەوروپا لیگی بۆ فرانکفۆرتیش بردوێتەوە یەکێکە لە ڕاهێنەرە باشەکان و سەر بە قوتابخانەی تۆپی ئەڵمانی و بە تایبەتی بە کەسێکی نزیک لە ڕاڵە فرانگنینگدان بەڵام سێری کرد میلان ئەو موچەیە بە گلاسنەر 11 ملیۆن و نیو پاوەند هەر چوونە ناوازاری نۆتینگهام فۆرست میلان وەکو نۆتینگهام فۆرست یاریزانی بۆ دەکرێت نەخێر بۆیە ئۆلیڤەر گلاسنەر بوون بە ڕاهێنەری یانەیەکی گەورەی وەکو میلان ڕەت دەکاتەوە ئەوە تا هاتووە لەگەڵ نۆتینگهام فۆرستا بەشداریەکە کە وەرزی ڕابردوو لە کۆتا هەفتەکان لە 4 هەفتەی کۆتایی بانەوەی لە پریمەر لیگا مسۆگەر کردن بەڵام موچەکەی 11 ملیۆن و نیو پاوەندە چابی ئەلۆنسۆ لە ڕاهێنەراتی ڕیال مەدرید لە نیوەی وەرزی ڕابردوو دوورخرایەوە بەڵام چابی ئەلۆنسۆ کەسێکی ئاشنایە بە پریمەر لیگ پێشتر یاریزان بۆ لە پریمەر لیگە و ڕاهێنەرێکە دەستکەوتێکی گەورەی لەگەڵ لیڤەرکوزنیانەوە بۆیە چێلسی هاتووە بەرامبەر بە 11 ملیۆن و نیو پاوەندی ساڵانە گرێبەستی لەگەڵ واژوو کە موچە خەیاڵێ ئەنزۆ مارێسکا کە پێشتر لە چێلسی بوو بەڵام لە مانگی 12 قسەی لەگەڵ مانچستەر سیتی کرد کە شوێنی گواردیۆلا بگرێتەوە لاوینی ئەم ساڵە ئەویش بە ساڵانەی 10 ملیۆن ئێستا لە مانچستەر سیتی دەست بەکارە 10 ملیۆن پاوەند ئەندۆنی هەراولە لە بۆرنمۆس سەواتوو بۆ بە ڕاهێنەری لیڤەرپوڵ بە ساڵانەی 8 ملیۆن ئۆنای ئەمری کە وەرزی ڕابردوو جامی اتحادی برداوە یاخود ئەوروپا لیگی برداوانێ بە 8 ملیۆن بە ئامانشەوە لە ڕاهێنەرایەتی ئەستۆن ڤیلا چینە سەر گرافیکی دواترە لەسەر موچەی ڕاهێنەرەکان دیزێربی کە لە دوا ساتەکاندا تۆتنهامی لە دابەزین ڕزگار کرد و هاتوون کۆمەڵی گرێبەستی زۆر گەوریان بۆ کردو ساڵانەی 8 ملیۆن پاوەند لە تۆتنهام داوەردەگرێت سێ موچە خەیاڵیانە دێڤید مۆیس 5 ملیۆن لەگەڵ ئێڤەرتۆن داوەردەگرێت مایکل کاریک 5 ملیۆن لەگەڵ مانچستەر یونایتد وەردەگرێت فرانک لامپارد لەگەڵ کۆڤنتری 5 ملیۆن وەردەگرێت مارکۆ ڕۆسە لەگەڵ بۆرنمۆس هاتووە 4 ملیۆن وەردەگرێت کە قەت لە ئەڵمانیاوان پێیان نایەوە ئالڤارۆ ئەربیلۆوە کە لە ڕاهێنەراتی ڕیال مەدرید دوورخرا و پێشتر ڕاهێنەری لاوانی ڕاو هاتووە لە فولهامە
2.6 ملیۆن پاوەند وەردەگرێت و موچەی ڕانەرەکانی دیکە لە پریمەر لیگە هەمووان 2.6 و کەمترین 2.5 کە هۆزلەر وەریەکرێ لە برایتن کەواتە تۆ دەبێت تێبگەیلەوەی کە موچەی ئەم ڕاهێنەرانە لە پریمەر لیگا هێندە بەرزە بۆی ڕانەرەکان خەونیان ڕانەرایەتیکردنە لە پریمەر لیگ بۆیە لە پریمەر لیگا کە زەرکەکەی خۆی بەجێناڵە چەند ئەنجام خراپێ ڕانەر نبینی دەزەکات بکێشێتەوە و دایمەن بەرگرانیە دەکەوێتە سەر یانەکان لەوەی ڕانەرەکە دووربخەنەوە کە زۆر کاتیش ئەم دوورخستنەوەنەوە دەکات ڕانەرەکە موچەی خۆی بێنە تاوی گرێبەست لەگەڵ تیپێکی دیکە واژۆکە ئێستا مارێسکا کە گرێبەستەکەی لەگەڵ مانچستەر سیتی واژوو کردووە هاوینی ئەم ساڵ لەگەڵ چێلسیا گەیشتە ڕێکەوتن کە بە چەنە ئەو ماوەی ماویە چونکە هەموو ماوەی ڕابردوو کە مارێسکا لە پۆستی ڕانەراتی چێلسی دوورخراوەوە موچەی خۆی بە کاشی وەرگرتووە یەک دینار لە موچەی کەمی نەکردووە تا ئەو کاتێک گرێبەست لەگەڵ یانێکی دیکە واژۆکە کەم گرێبەستی واژوو کردووە چێلسیش لە بەرامبەرە داوای قەرەبووەکە بە پێچوانەوەڵێ من موچەی خۆمەیەمێ ناڵم و مارەسی ئەرکەکەت بکەیت لەو کەسە چۆن بینیتان ڕیال مەدرید 15 ملیۆنیا بە بەنفیکا لە بەرامبەر دەستبەرداربوونی لە مۆرینۆ مانچستەر سیتی و چێلسیش بامان شێوە گەشتە ڕێکەوتن لەسەر مارەسکا تاوی گرێبەستیان لەوێ هەڵوەشان و بڕەپارەی چاوەکو قەرەبوو وەرگرت ئەنجە مارەسکا پۆستی ڕانەراتی مانچستەر سیتی وەرگرت بۆیە هەمیشە دەستکراوەی یانەکانی ئینگلتەرا وای کردووە کە کارکردن بۆ ڕانەران و چوون یاریزانەکان بۆ پریمەر لیگ بە تایبەتمەندیەکی گەورەوە سیر بکرێت ئەمەش بابەتی موچەی ڕانەرانی پریمەر لیگ کا بابەتێکە زۆر کات پرسیاریەوە دروست بۆ بۆچی ئەم ڕانەرە ناچە ڕانەراتی فلانەتی بکە فلانەتی بکە بۆ لە پریم یعنی معقولە بە تایبەتی گلاسنەر قسەیەکی زۆری لەسەر بوو لە وەرزێم ساڵە ئایا منطقیە تۆ ڕانەراتی میلان ڕەتکەیتەوە بۆ تیپێکی وەکو نۆتینگهام فۆرست بەڵێ بەرامبەرە و موچەیە زۆریش منطقیە و هەچ کامێکیشتان لە شوێنی گلاسنەر بوونە هەرەمان کارتانە کرد پرسیارێکی گرنگ هەیە سەبارەت بە یەکێک لە خولەکانی ئەوروپا کەویش خولی یانەکانی تورکیا بەم 2 ساڵەی کۆتایی یانەکانی تورکیا سەرقاڵێکی زۆریان بە خۆیانەوە بینیوە لەوەی ئەستێرەکان بێن نەخولەکە پێشتری ژەمەمان هەبووە بەڵام بە تایبەتی لەم 2 ساڵەی کۆتایی خولی سوپەرلیگی تورکی بە شێوەیەکی زۆر بەربڵاو و بە شێوەیەکی زۆر باش دەستی کردووە بۆی کە ئەستێرەکان بێنێتە تیپەکەی تر ئەستێرەکە تەمەنی سەرکەوتووە لە تەمەنی ئێمە ئۆسمینمان هەبوو لە تەمەنیی گرنگە هاتووە تێرەوەتە سێرەشمانەیە سەرکەوتو بوو ینی ناوبەنا ئەوشمانەیە بەڵام خولی تورکی خۆی داوەتە سەرەوەی کە کۆمەڵێک ناوی گەورەی ڕکابەرەکانی تۆپی ئەوروپا بێنە خولەکەەوەی یاری بکە و زیاتر ناو ناوبانگ بە خولەکەی پەیدا بکات دەچوە سەر بابەتی ئەوەی نهێنی مەرکاتۆی خولی تورکی چییە و خولی تورکی چۆن ڕێگەی یاخود دەستکراوەیە لەوەی کە بەم دوایە ئەستێرەکان بەرێتە ڕیزەکانی سێ هۆکار هەن کەیانەکانی تورکیا لە مەرکاتۆدا تەواو دەستکراوە کردوم سێ هۆکارەچین یەکەم سیستمی باز لە تورکیا گۆڕانکاری زۆری لەبەسەر هاتووە ئێستا سیستمی باج بۆ تورکی لە تورکیا بەڕێژەی لە 115 بۆ 120 کەم بۆتەوە لە کاتێکدا پێشتر هاوشێوەی وڵاتانی دیکەی ئەوروپا سیستمێکی زۆر قورسی بازدان هەبوو بۆیە ئەم تیپانە نیان دەتوانانی وەکو پێی زەستێرەکان بێنن چونکە تۆ کاتێک یاریزانێکت دێنا ساڵانەی 20 میلیۆنت دەدایە لە بەرامبەرەوە بۆیە 16 میلیۆنی شبایە بە حکومەت وەکو باج و کارکردنی ئەمە و یاریزانەکە ژامادە نەبوو باجەوە بەڵکو وەرکەکەی ڕێکەوتەوە سەریانەکە بەڵام ئێستا ئەمان سیستمی بازدانیان بۆ 115 بۆ 120 کەم کردوێتەوە ئەمەش ڕێخۆشکەرە لە بەرامبەر ئەوەی کە تۆ بۆ نمونە یاریزانێک دێنی ساڵانی 10 میلیۆنەیەتی تۆ 15 میلیۆنەی بە حکومەت وەکو باجەکەی ینی کێشت نابێت 10 میلیۆنێتی ئای میلیۆن و نیوەکەی تێ بە ساڵانە باجی حکومەت ینی ئەرکەکەت بۆ ئاسانەکە 20 میلیۆنەی تێ لە بەرامبەر 5 میلیۆنەی بە حکومەت لە وڵاتەکانی تر بەم جۆرە نییە لە وڵاتەکانی دیگە کاتێک تۆ 25 میلیۆنەی لە ئەوروپا ئەبێ 25 میلیۆنی تریش بێت چونکە ڕێژەی باژمانەیە گاتە 100 بەڵام ئەم هاتووە ڕێژەی سیستمی باجی بۆ 115 بۆ 120 کەم کردوێتەوە ئەمەش کاراسانێکی گەورەی کردو بۆ یانەکانی تورکیا کە بتوان گفتوگۆ لەگەڵ ئەستێرەکانە بکەن و قایلیان بکەن پەیوەندی بەیانەکەیانەوە بکات و بەشداریکردن لە خولی تورکی خاڵێکی دیکە چییە؟ پاڵپشتی بازرگانان و کۆمپانیا گەورەکان جیاواز لە ڕابردوو ئێستا بازرگانەکانی تورکیا خۆتان زانن قەیرانێکی گەورەش لە تورکیا هەیە و بە تایبەتی داوەزینی نرخی پارەکەی لە تورکیا لیرە داڕمانێکی گەورەی بەخۆ بینیوە بازرگانەکان و کۆمپانیا گەورەکان بە شێوەیەکی گەورە پاڵپشتی یانەکانەکەن بۆی کە یانەکان نەکرێت
و هاتوونەتە پشتی یانەکانەوە مە ژوای کردو کە یانەکان تۆزە دەستکراوتن لە گرێبەستی یاریزان و دەسەڵاتوان دەران و ئێستا جیاواز لە ڕابردوو حکومەتی تورکیا پاڵپشتی ڕاستەوخۆ کۆی بینن حکومەتی ئیمارات و پشتیمان سەرسیتی گرت و حکومەتی قەتەر لە پشتی پاری سەن جەرمان بوو و لە ماوەی ڕابردوو حکومەتی سعودیە بە تەواوەتی پاڵپشتی پرۆژەی وەبەرهێنانی یانەکانی کرد بۆی کە یاریزانەکان بن. ئێستش تورکیا بە هەمان جۆرە بەشێکی سەپۆرت و پاڵپشتی خۆی بۆ یانەکانی تورکیا نیشاندا و تاوی بتوان گرێبەستەکانی واژوو بکەن. هەموو ئەم هۆکارانە هۆکارن بۆی کە هێدی چەنە سێرێک ڕوو لە خولی تورکی بکەن. گرافیکی دواتر طبعا گرێبەستەکانی ئەم دوایی کە دوامین ئەو گرێبەستانەی کە ئەنجام دراون ڤیکتۆر ئۆسمین کە لە ڕکابەرێکی گەورەیە بوو بۆی کانەکانی سعودیە دەستەبەری بکەن ویانەی چەلسی داوای کرد بوو یانەی ئەرسناڵی ئای زۆر یانە داوای دەکرد بەڵام یانەی گەڵەتەسەرای سەرکەوتوو بوو بە 75 میلیۆن یۆرۆ یاریزانەی لە ناپۆلی و گواستە ڕیزەکانی. وەلفرێد سینیگۆ لەیانەی مۆناکۆ کە یەکێکە لە بەرگریکارە بەتوانەکان و لە مۆندیالی ژاستێکی بەرزی پێشکەش کرد بامان شێوە بە 30 میلیۆن پەیوەندی کردو بەم تیپەوە. وەلی ڕۆیستانیەمە لەگەڵ چەندین ئەستێرەی تر کە پەیوەندیان بەیانەکانی ترەوە کرد لە بێشکتاش و لە ئەبراهام و تکۆ کۆمەڵە یاریزانی دیکە لە گۆندۆگان کە گەڕایەوانێ ینی کۆمەڵە ئەستێری زۆر زۆراتون بەڵام ئەمە دیارترین وەکو پارەکان. گرافیکی دواتر ئەم وەرزە ئەمانەی کە هاتوون تاوان وەرزی ڕابردوش ئەدەرسۆن هات ئەم وەرزە ماسۆن گرینوت لە یانەی مارسیلیاوە بەرامبەر بە 39 میلیۆن یۆرۆ پەیوەندی بە ڕێزەکانی بەشکتاشەوە کردووە. ماتیۆ گۆندۆزی بە هەمان شێوە پەیوەندی بە فەنەرباخچەوە کردو بە هەمان شێوەی ماتیۆ گۆندۆزی کە لە لازیۆوە پەیوەندی بەم تیپەوە کردو و ئێدەرسۆنیشە لەو تیپێ. گرافیکی دواتر کۆتا گرافیک لەسەر ئەمەی خولی تورکی ناسناناکی بە هەمان شێوە هاتۆتە یانەی فەنەرباخچە و هەروەها ترۆسارد بە 18 میلیۆن یۆرۆ بە هەمان شێوە لە یانەی ئەرسناڵەوە پەیوەندی کردووە تامی ئەبراهامی ژۆکو پێمتن بۆ بێشکتاش. واتە کۆی گشتی ئەو ئەستێرانەی کە ماوەیە کە لە خولەکانی ئەوروپا یاریەکەن ئێستا ڕویان کردوتە خولی تورکی کە دوامی نیشانەسە دەچمە سەری محەممەد سەلاحە کە لە ڕێ بەرەو ڕیزەکانی یانی ترابزۆن پەیوەندی بەویانەوە بکە و باسێک باس دەکەین لەوەی کە بۆ پەیوەندی بۆ نەکرێت. بۆیە ئەم هۆکارانە هاوکاری یانەکانی تورکیایان کردو لەوەی کە ئێستا بتوانن بەشێک لە ئەستێرەکانی ئەوروپا بۆ ڕیزەکانیان بگواستنەوە. لە ماوەی ڕابردوو دەنگۆیەکی گەورە بڵاو بوو و تەنانەت گەیشتە نزیکی ڕێکەوتن لەوەی کە محەممەد سەلاح پەیوەندی بە ڕیزەکانی بێشکتاشەوە دەکات. بەڵام لە 24 کاتژمێری ڕابردوو ئەمە تەواو گۆڕا و پێچاوە نەبووە محەممەد سەلاح لە باتیوی پەیوەندی بە بێشکتاشەوە بکات بەڵکو دەچێتە شاری ترابزۆن و پەیوەندی بەیانەی ترابزۆن سپۆرۆکە و چاوەڕێ دەکرێت لە 24 کاتژمێری داهاتوودا هەموو ڕێکارەکانی ئەم گرێبەستە بە کۆتا بێت. ئەم گرێبەستە چۆن لە بێشکتاشی ئیستانبوڵەوە گوازرایەوە بۆ ترابزۆن سپۆر کە دەکەوێتە شاری ترابزن وردەکاری ئەم بابەتە ئەلێرەدا ڕوون دەکەینەوەنێ. بۆچی گواستنەوەی محەممەد سەلاح بۆ یانەی بێشکتاش کە لە شاری ئیستانبوڵە بێشکتاش شکستی هێنا و پەیوەندی دەکات بە ترابزۆن سپۆرەوە چاوەڕێ دەکرێت لە 24 کاتژمێری داهاتوو گواستنەوە ئەنجام بدرێت. ئۆندەر ئۆزن بەڕێوەبەری تۆپی یانەی بێشکتاش لەبارەی شکستاتنی ئەم گرێبەستەوە زۆر وازەخ دەڵێت. ئەڵێت بەهۆی ناکۆچی داراییەوانێ بریکارەکەی محەممەد سەلاح داوەشتی زۆریە کرد. واتە بە قسەی ئۆندەر ئۆزن ئەمان کێشیان نەبوو لە جێبەجێکردنی داواکارەکانی خودی محەممەد سەلاح بەڵام بریکارەکەی داوای بڕەپارەیەکی زۆری کردو لە بەرامبەر ئەوەی کە سەلاح ڕازی دەکات وەکو گرێبەستی جیازات پەیوەندی بە ڕێزەکانی بێشکتاشەوە بکات. شیرینیەوێ بۆ خۆی شیرینی بریکاری یاریزانەکەی چونکە ئەو ڕۆڵی هەیە لەوەی محەممەد سەلاح ڕازیەکە پەیوەندی بەم تیپەوە بکات چونکە سەلاح تەداخولی هیچ یاریزانێک کە بریکارەکەی تەداخولەکە بە فەرمی بریکارنامەی بۆ پڕ دەکاتەوە ئەم ناتە ناوم تەنها دواتر پرسی پێ دەکرێت بەڵکو بریکارنامەکە خۆی دەچێتە نێو گفتوگۆکە. بۆیە ئۆزن دەڵێت ئەمە کێشەی گەورەی ئێمە بوو لە گرێبەستکردن لەگەڵ محەممەد سەلاح. ڕامی عەباس بریکاری محەممەد سەلاح داوای پشتی لە 125 فرۆشتنی درێسم دەکرد. یعنی کاتێک سەلاح دێتە یانی بێشکتاش ئەمان لە بەرامبەر فرۆشتنی درێسەکانی سەلاح چونکە ئەوان سپۆنسەری وەکو لای خۆمان نییە کاکە شتێک های کوالیتیەکەی بڵاو بێتەوە کچی بکردی نەخێر ئەو ئەڵێ لە 125 داتی فرۆشتنی درێسەکانی محەممەد سەلاح هم دەویست بۆ خۆی ڕامی عەباس بۆ خودی خۆی ویست ئەمەش
لە سەرۆکاتیانی بەشکتاش قوبوڵ نەکراوە. هەروەها ڕامی عەباس دەڵێت چێڵێ جیاوازی 4 ملیۆن یۆرۆ هەبوو لە نێوانە موچەی کە داوامان کرد بە پێچەوانەوە. ڕامی عەباس دەڵێکی ئەڵێ لە بەرامبەر و موچەی محەممەد سەڵاح کە داوای دەکرد لە بەشکتاش جیاوازیمان نێوان 4 ملیۆن یۆرۆ. دەڵێت بە پێی گێڕانەوەکان یعنی بەشکتاش تەنها 12 ملیۆن یۆرۆی ساڵانی داناوە بۆ محەممەد سەڵاح. بەڵام ڕامی عەباس دەڵێ ئێمە داوای 16 ملیۆنمان کردو. بە گرێبەستەکەی ترابزنە دەزانین کە قسەکەی کامیان تاوە ئۆندەر ئۆزن ڕاست ئەم قسەکەی تاوالەوەی کە بۆی ئەم گرێبەستەوە سەڵاحی ڕەت کردوتەوانێ و گرێبەستەکە نەگەشتە ڕێکەوتن یاخ قسەکەی ڕامی عەباس ڕاستە با ترابزۆن ڕایبگەینە کە موچەی ساڵانی سەڵاح چەندە. سەرچاوەکانی ژاماژە بە شتێکی دیکە دەکەن دەڵێن بریکارەکەی سەڵاح داوای 7 ملیۆن یۆرۆی بۆ خۆی کردو وەک شیرینی گرێبەست. یعنی لە بەرامبەرەوەی من سەڵاح ڕازیەکەم بۆ 2 ساڵ پەیوەندی بە ڕێزەکانەوە بکات دەبێت 7 ملیۆن یۆرۆ مچەمە. ئەی ئێستا بارودۆخەکە چی لاتۆ؟ ئێستا بە پێی دوامین پێشاتەکان کە ئێستا سەڵاح لە ئەنجامدانی پشۆکەیەتی لە وڵاتی یۆنان دەڵێت سەرۆکایەتی یانی ترابزن فڕۆکەیەکی تایبەتیان بۆ محەممەد سەڵاح ئامادە کردو بڕیارە سەڵاح بەرەبەیانی سبەی ڕۆژی چوارشەمە بگاتە شاری ترابزن و بۆ ئەنجامدانی پشکنینی پزیشکی و هەروە بە فەرمی ڕێکارەکانی گواستنەوەی بۆ ترابزن بە کۆتا بێنێت و چەند سەرچاوەیەکیش لە نێو تورکیاوە ئاماژە بۆ دەکەن کە سەڵاح ڕازی بۆ بە موچەی ساڵانی 17 ملیۆن یۆرۆ پەیوەندی بە ڕێزەکانی ترابزنەوە بکات. 24 کاتژمێری داهاتوو لە نێوان وتەکەی ئۆندەر ئۆزۆن و ڕامی عەباس بۆمان یەکلا دەبێتەوە بزانین کێشیان چی بووە و ڕێکارەکانی گواستنەوەی محەممەد سەڵاحیش بۆ خولی تورکی بڕیارە بەپایان بکات. ئەمەش هۆکاریشکی زاتنی گرێبەستی سەڵاح و کۆتا خاڵیش کە دەمێ قسەی لەسەر کەم بابەتی مەرکاتۆی کە ئێستا پێکەوە گفتوگۆیشی لەسەر دەکەین. خۆتان چاک دەزانن چێلسی لە دوای پیتەرچیکەوە بێگۆڵ چییە؟ کۆرتواش گۆڵپارێزێکی شکست خواردوو بوو لە چێلسیە بۆ تێمەکەون کۆرتوای ڕیالمەدید بە کۆرتوای ڕیالمەدید تێمەکەون. کۆرتواش گۆڵپارێزێکی زۆر خراپ بوو لە چێلسیە. چی پاش هاتە چێلسیەر بامان شێوە خراپ لە دوای پیتەرچیکەوانێ چێلسی نەیتوانیوە گۆڵپارێزێک بێنێت بە 3 ڕبعی کواڵیتی پیتەرچیک بێت. ئانەڵێم نیوەی پیتەرچیک ینی قەدر لە گۆڵپارێزەکان نەکەم یعنی بە مێندیشەوە بە کۆرتواوە بە چیپاوە بە سانچێزەوە بە یۆرگنسنی گۆڵچی یعنی زۆر گۆڵچی هاتۆتە چێلسی هیچیان نەیانتوانیوە هاوشێوەی پیتەرچیشی ڕابردوو دەرکەون یان نیوەی پیتەرچیشی ڕابردوش دەرکەون. بۆی ئێستشی لەسەر بێ ئەلۆنسۆ توانای گۆڵچەکەی بەدڵنیەوە هەوڵی بەدەستێنانی گۆڵپارێزت هات. بۆیە چێلسی ئامادەیە 6 ملیۆن یۆرۆ چێلسی ئامادەیە 6 ملیۆن یۆرۆ بدات بەرامبەر هەوڵەشانەوەی گرێبەستی دیۆگۆ کۆستای گۆڵپارێزیانەی پۆرت و هەڵبژاردەی پرتوگال داوای بێتە گۆڵپارێزی سەرەکی تیپەکە لە وەرزی نوێی خولی ئینگلیزی. ئەیمەن حسێنی هێرشبەری هەڵبژاردەی عێراق بەردەوامی لە خولی عێراق ڕەت کردوانێ بە شێوەیەکی فەرمی بە گرێبەستێکی کەمتر لە ملیارە دیناری عێراقی پەیوەندی بانەی پاختاکۆری ئۆزباکستانیەوە کردووە و دەیەوێت ئەزمونێکی دیکەی پیشەگەری بۆ خۆی تاقیب کاتوانێ. یانەی ئەرسناڵ بۆ تۆکمەکردنی هێڵی بەرگری بە تایبەتی بەم پێکانە دوایانەی کە تووشی سالیبا دێت و تووشی گابرێل دێت و تووشی تیمبەرز دێت و تووشی کالافێریە بۆیە بڕیاری داوە ئێزری کۆنسایچێکە لەو بەرگری کارانەی کە لە 2 ساڵی ڕابردوو لە ئەستۆنڤیلا زۆرترین بەردەوامی هەبوو کەمترین پێکانی توش بووە بۆ ئێستا ئەرسناڵ چای بڕێوە توانەکانی ئێزری کۆنسای بەرگریکاری یانی ئەستۆنڤیلا دەوێت هێڵی بەرگری تیپەکەی بێ بەهێز بکات. باشێوەیەکی فەرمیش تێرشتێگن بە خواستن پەیوەندی بە ڕیزەکانی ئاکس ئەمستەردامەوە کرد و ڕیزەکانی بەرشۆنەی بەجێهێشتۆ بە شێوەی خواستن تا کۆتایەتین گرێبەستەکەی و لە دوامینەوە گرێبەستانشی کە چاوەڕێ دەکرێت لە چەند کاتژمێری داهاتوو یەکلا بێتەوانێ گواستنەوەی فرانکۆ ماستانتۆنۆ ئەرژەنتینیە لە ڕیزەکانی ڕیالمەدیدەوە بۆ ڕیزەکانی فیۆرنتینای ئیتالی بە شێوەی خواستن. یاریگای پامیشم ئەمڕۆشم پێشکەشکردن تا سبەی پێتان دەکەمەوە خواتان.